پشتبەستن بە هەموو ئەو راپۆرتەی کە بەڕێز سەرپەرشتیاردایە دەستەی کارژێڕی بڕیاریماندا کە کاپتن محمود مەجید بکەین بەڕاهێنەری یانەی وەرزشی برایەتی کە لە بەیانیەوە دەست بە مەشق و ڕاهێنانەکانی دەکا. هیوای سەرکەوتنی بۆ دەخوازین و ئینشاءڵڵا لەو قۆناغی کە ماوە چووکە ئێمە بەڕاستی تموحمانەیە کە ئەنجامێکی باش بەدەست بێنین، منافس بین لە پلەکانی یەکەم. بەڵێ من ئێمە وەکو دەستەی کارژێڕی نەخێر هیچ نەناوێک بڕیار لەسەر هێنانی یاریزان دەدەین وەنە یاریزانیش بەڕێ دەکەینەوە. دەسەڵاتی ڕاهێنەرە لە بەیانیەوە دەست بە مەشق و ڕاهێنانەکانی دەکا بۆ بڕیارە بۆ ئەومان بەجێهێشتووە. وەکو هێنانی یاریزانیش ناو ئەو بابەتانە نەخێر هەمە شەر ئەو اختیارە شەر بۆ ڕاهێنەر بەجێ دێڵین و وەکووتم ئێمە ئەنجامەکان دەمانەوێ بە ڕاهێنەرمان وتووە ئێستا کە چار خاڵمان بینە لەما بینی بڵێن پێشەنجی خول ئێمە وەکو یانەی برایەتی بڵێ ئامانجمانە کە ئەنجامێکی باش بەدەستبێنین. تەنها مەرجیشمان ئەوەیە یانەی برایەتی بێتەوە پێشەنجی خولەکە بەس لێکیش نەشارینەوە. ئەمە وەرزشە ڕکابەر هەموو یانەکان تموحیان هەیە. ئێمە منافسەیەکی وەرزشی دەکەین ئەگە ئەنجامەکان باش بێ ئەوە ویست و ئارەزووی هەموو لایەکە و ئەگەر ئەنجامەکانیش بەویست و ئارەزووی یانەی وەرزشی برایەتی نەبوو لە ڕووی بڵێن فەنیە ئاهەنجین لە هەر بابەتێک حەدیثێکی وەکو کولی حادیثین حەدیث دەبێتان زووە بینە سەر ئەو بابەتە. دوو گۆشتین یەک دوو مەهاجم بێنین هجوم بێنین بۆ یانەکەمان ئەمە کێشەی گۆڵکردنمانەیە. لە سەرەتاوە دەمەوێت زۆر سپاسی دەستەی کارژێڕی یانەی هەڵۆ بکەم بە تایبەت سەرۆکیانە کاک ئەحمەد خەلیل بۆ ئەوەی کە بە خۆشحاڵیەوە ڕازی بوون کە ئەرچی ڕاهێنەرایەتی یانەی برایەتی وەربگرم. هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم. هەلێکی جوانە و شەڕەفێکی گەورەیە بۆ هەر ڕاهێنەرێک کە بێتە ڕاهێنەری یانەی برایەتی، چونکە یانەی برایەتی یەکێکە لە یانە دیارەکانی کوردستان و عێراق. ئینشاڵڵا منیش یەکێک دەبم لەو هۆکارانەی کە بە هاوکاری دەستەی کارژێڕی و سەرپەرشتیاری یانە بتوانین ئەنجامێکی گەورە و دڵخۆشکەر بۆ ئەو یانە دەستەبەر بکەین. و ئامانجی گەورە و نزیکی من هەوڵدانە بۆ بەدەستهێنانی نازناوی خولی نایبی کوردستان بۆ یانەی برایەتی.